سڵاوی گەرم و ئێوارەتان باش خۆشحاڵین بە پێگەیشتنەوەمان لە پرۆگرامێکی نوێی ئێوارە ناڕتیت و بە خێراتنی تەواوی میوانەکانەکەم تەوەری ئەمڕۆ تایبەت کراوە کە 4 نیسانە تایبەت کراوە بە یادی هۆژیاری مین بۆ کەسانەی کە هەم پێوە بوون هەم وەکو برینداری مین و هەمیش ئەوانەی کە پیشەوەرن وەکو مین و لە کاروبارە تایبەتیەکانی میندا قەڵبوونەتەوە و شارەزایی باشیان هەیە ئەمڕۆ تایبەت کراوە بەو یادا و ئێمەش پرسوڕای خۆمان هەیە پرسیاری تایبەتمان ئامادە کردووە بە هۆشیارکردنەوەی ئەو خەڵکانەی کە لە ناوچە جیاجەکانی کوردستانە مینی تێدایە و کاروبارەکانیان و سیستەمی کارکردنی تەواوی ئەو جێگانەی کە تایبەتن بە هەڵگرتنەوەی مین بە پسپۆڕی بەڕێز کاک جەلال شێخ جەعفەر کە بەڕێزیان بەڕێوەبەری گشتی کاروباری مینن کاک بەرسان محەممەدیش پیشەوەری مینە و کاک ئەحمەد فەتاحیش بەڕێوەبەری ڕاگەیاندنن بە خێرات نێرسێلاتانەکەم ئێوارەتان باش فەرموو زۆر بەخێر بێن کاک جەلال بەڕێستان وەکو بەڕێوەبەر بە کەمێک لەسەر ئەم ڕۆژە قسەمان بۆ بکە بزانین بۆ ئەم ڕۆژە دیاری کراوە بۆ 4 نیسان کراوەتە ڕۆژی هۆشیاری مین نەتەوە یەکگرتووەکان ڕۆژێکیان دیاری کردووە وەکو ڕۆژی جیهانی بۆ پاڵپشتی و بۆ هوشیارکردنەوە مین و بۆ پاڵپشتی کاروباری مین لە جیهاندا ئەو ڕۆژە لەم ڕۆژە بەڵێ مەبەستیە لەم ڕۆژە لەم ڕۆژەدا چی ئەکرێت هەر ڕۆژێکە دیاری کرا بۆ ئەو مەبەستە ڕۆژێک بێت بۆ ئەوەی خەڵکی لایەنەکانە حکوومەتەکانە حکوومەتە ناوخۆیەکانە نەتەوە یەکگرتوەکانە ڕێکخراوەکان لەو ڕۆژەیە پاڵپشتی خۆیان بۆ کاروباری مین بۆ هوشیارکردنەوەی خەڵکی بەگشتی ئەو ڕۆژیان دیاری کردووە باشە کاک ئەحمەد بەڕێستان وەکو بەڕێوەبەری ڕاگەیاندن کاروبارەکانی ئێوە لەگەڵ ئەم دەستەیەداوە بە ڕاگەیاندنەکانی شۆ چۆنە بێگومان ئێمە سەرەتا دەستخوشی لە بەڕێستەکەین کە ئەمڕۆتان دەستنیشان کرد بۆنی ئەم یادکردنەوەیە 4 نیسان ڕۆژی هوشیارکردنەوە پاڵپشتی کار و چارەکیەکانی مین و بانگێشکردنمان بۆ ڕوونکردنەوە زیاتر هەڵبەتە ئێمە هیچ کاتێک ناتوانین دەستەوەستان بین یا کار و ئەنجامەکانمان ناگاتە جێی خۆی ئەگەر سەرجەم کەناڵەکانی ڕاگەیاندنی بینراوە بیسترا و نووسراومان لەگەڵدا نەبێت بێگومان وەکو ڕاگەیاندن ئێمە توانیمانە ئەوانەی کە پەیامە بیگەێنین بە هاوڵاتیان چی لە بواری وشاری چی لە پرۆسەی پاکسازی لە بەرەکانی جەنگ تا چیاکان باش ئەرک و چالاکیەکانی ئێوە وەکو دەستەی ڕاگەیاندن چییە؟ وەکو دەستەی ڕاگەیاندن هەموو ئەو کار و چالاکیانی لە پرۆسەی پاکسازیە بە ئەنجام دەگەیەندرێت کە پێویستمان پێ بێ ڕیپۆرتاژێکی بۆ بکەین بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن سیستم و میکانیزمی پرۆسەی پاکسازی چۆنە ڕاتە ڕێوە و ئەو کەسانی کە دەبن بە قوربانی کە دێنە نەخۆشخانەکان و پەلەکانیان لەدەست دەدەن یا دەبێتە هۆی لەدەستدانی ژیانیان ئێمە ریپۆرتاژ لەسەر ئەوانە دەکەین پەیامەکانمان دەگەین ئەو شوێنانەی مەترسیان لەسرە بە هاماهنگگی لەگەڵ بەڕێوەبەرایەتی و شاری مین بەکاتیش ئەمە ئەبێتە ئەرشیفێ بۆ کارەکانی ئێوە بەڵێ بێگومان و هەموو ئەو پەیامانەی کە پێویستە لە 2 ساڵی ڕابردووە کە بۆ هێزەکانی پێشمەرگە بۆ نووسیمانەتەوە لە کەناڵەکانە خۆشبەختانە خوێنراوەتەوە و ساڵانە هەوڵە دەین فیلمێکی دۆکۆمنتاری لەسەر پرۆسەکە بەرهەمبێنین یا لەسەر بەرکەوتویەک بەرهەمبێنین کە لە کەناڵەکانەوە زۆربەتان شاید حاڵن بۆی کە تا چەند کاری لەسەر کراوە کێ هاوکاریتان کراوە بۆ بەرهەمێنانی فیلمە دۆکۆمنتاریەکان ئەوەی کە کرابێ بەڕاستی ناوخۆیی بووە تەلەڤیزیۆنەکان خۆیان بوونە و 2 فیلمی دۆکۆمنتاریش لەلایەن هەندیکاپەوە لە کاتی خۆی لەسەر بودجە یونیسف بەرهەم هێنراوە هەردوو ڕێکخراوی یونیسفیش و هەندیکاپیش و چەندین ڕێکخراویتیش بەڕاستی لە ئێستادا هەمە ئاهەنگن لەگەڵمانە بۆ بواری وشارکردنەوە چونکە ئەو خەڵکی کە ئەمڕۆ پێوە دەبێت بەلای ئێمەوە ئەو کاتانی کە میرێک دەتەقێتەوە کەسێک بەردەکەوێت دڵمان دادەخور بێت و بەردەوامیش لە هەوڵی ئەوە داین ئێمە پەیامەکان ڕاستەوە خۆ بگەێنین و هەتا مینێکیش مابێ مەترسی لەسەر هاوڵاتیان هەیە و هەتا مینێکی شەبێ قوربانی هەرە بێت باشە دواتر ئەچینە سەر وردەکاری قسەکان مامزانین بۆچی سیستەمە هەندێک لاوازە لە بە بەراورد لەگەڵ وڵاتانی تری دراوسە یاخود وڵاتە زۆر پێشکەوتوەکان کاک بەرزان کار و چالاکیەکانی ئێوە وەکو پیشەوەری مین لەم دەستێدا چییە؟ مەڵە سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان یەکەم ڕێزی تاوام بۆ کارمەدانی نافتی دووکەم ساڵ پێشنگ لە کەناڵەکانی تر بەڕاستی تەنها کەناڵ بن ئەم ساڵ ئێمەتان لەبیر بوو بۆی کە بەرنامەیەک تەرخانکەن بە ڕۆژی گیانی مین و لێرەشەوە سواس دەکەم من لێرەوە سەری ڕێز و نەوازش بۆ تەواوی ئەو قوربانیانە دانەرێن کە بۆی مینەوە گیانیان لەدەستداوەوە هیوای سەلامەتی چاگونەوە بۆ ئەو هاوڕێیانە و هاوپیشانەم یاخۆ ئەو هاوڵاتیانە و ئەو گونیشتینانەی کە بەشێکی لە جەستان بۆی مینەوە لەدەستداوە و لێرەشەوە پیرۆزبایی لە تەواوی ئەو هاوپیشانە مەکەم کە ئێستا بەردەوام لەگەڵ لە کارکردن
دیارە کار و چالاکی ئێمە یەکێکی نەو فاکتەرانەی کە هۆکانین بۆ لە ناوچوونی مینەکان لە کوردستاندا. ئیش ئێمە لە کوردستان بەڕاستی ئیشێکی قورسە، بەڵام لە چاو قورسیەکەشە تا ئەم کاتەش لە ڕابردووە لە ساڵی 90 تا ئێستا پرۆسی پاکسازی مین لە کوردستاندا بەردەوام من وەک پیشەوەرێک تا ئەم کاتە لە جەنگدا لەگەڵ دوژمنێکە ئێمە قسە بۆ بەهین بۆ بەباو کاڵێن لەگەڵ دوژمنی شاراوە، ینی لەگەڵ مینێکمە ماوەی 18 بۆ 19 ساڵ وان نزیکەی 20 ساڵەمە کار دەکەین لە جەنگێکین، بەڵام جەنگێکی بێکۆتایی کۆتایەکەینەوە تا بەسەرکەوتن کۆتایمان پێبێ نەوە تا بە دۆڕاندنمان لەم جەکەم بۆ ئێمەی پیشەوەری من تاسا کار دەکەین ینی بۆی لای جەنابیش و لای بینەرانی ڕوون بێ تاسە نازانین کار بۆ چیەکەین. ڕاستە ساڵانە ڕوبەرێکی زۆر لە سەدەستی ئێمەی پیشەوەران پاک دەکرێتەوە، ڕادستی خاوەنەکانیان دەکرێتەوە، چەندەها پرۆژە دروست کراوە ئێمە پێشتر مینەکانمان لێ پاکرێتەوە، بەڵام لە هەموو گرنگترەوەی کاتێک کە تۆ لەم دەستگا کار دەکەی بەرهەمەکەی بخۆی، بەڵام تا ئێستا هیچ پیشەوەرێک بەداخەوە بەرهەمەکەی نەخواردەوە. هەتا ئێستاش ئەوەی جێگەی دڵخۆشی ئێمە وەک پیشەوەران سووری لەسەر کار و مافوەرکەکانی خۆمان لەم دەستگایدا. باشە بۆ پێی کە بەڕێستان پیشەوەری مینن شارەزان لە هەموو جۆرەکانی میرە میندا چەند جۆر مینمان هەیە لە کوردستان بە تایبەت جۆرەکانی زۆرن، بەڵام ئەوانی کە لە کوردستانە زۆربیان چێنراون و قوربانیان پێوەیە بن چ جۆرێکن؟ بەڵێ دیارە بوونی مین لە کوردستاندا ئەکسێرێت مێژووی گەڕان و دانانی مینانە گەڕێتەوە بۆ شەڕەکانی نێوان ئەو ساڵانەی ئێران و عێراق شەڕەتیاکە دۆ مینانەش کە لە کوردستاندا زۆر باون ئێمە ڕۆژانە ڕوبەڕوویان نەبینەوە ئاندۆزینەوە لە ناوە برێن جۆرەکانیان زۆرن لەوانە ڤاڵمانێک ئێستا لە بەرچاوی خۆدا دیارەوە چکڵەوە باوترینیانە ئەمە نەک باوترین ئەمە نوعێکی ئاشکرا ینی هەچ کەسێک هەر گونشینێک ببینی کە بڵێ یەکسەر ئەزانێت هاوڕانی کامەرامان بتوانن ئەو وێنەی ئەو مینە کە زۆر بە ئەمە ڤاڵمارەیە ئەمن جۆری مینەکانە پێڵم بەڵام وەکو باوترینیان لە کوردستانە هەمان باون بەڵام ئەوەی کە ڕێژەی ینی بە بەرچاو دیارە ئێمە ڕۆژانە ڕوبەڕویان من چەمینێ کە تەنهامان ببوورە لەبەرەوەی ئێمە تەنها ئەمڕۆ توانیمان دوان بینین بۆی کە نەماتوانێت تیمەکانمان ئەمڕۆ لە پشودام نەماتوانێت سەرجەم و مینانە کۆکەنەوە ڤاڵمارەیە ئەوەی تەنیشتی تایپ 72 جۆرێکتری مینە کامیان زۆر مەترسیدارن لەوانە ڤاڵمارە خۆی مەرترسیدارە بۆ چونکە ڤاڵمارە مینێکی پارچەدارە ینی لە کاتی تەقینەوەیدا ممکنە و کەسە بری ناکەی ئللا ئەی بە کوشتن کۆتایب ینی زۆر دەگمەنە بتەقێتەوە کەسەکە بری ناکات ئللا بە کوشتکۆلەی تەنیشتی ئەوەش تایپ 72 دژە کەسیە ینی ئەوە زۆر جار ئەبێتە هۆی 100% تەقینی ئەو لە نزیکەوە بێتە هۆی لە دەستدانی ئەندامێکی جەستە زۆر کاتیش بۆ هۆی مردن. جۆری تریشمانیە VS50مان هەیە TS50مان هەیە PMN-مان هەیە ینی لە کوردستانە جۆری مینەکان زۆرن ناتوانین بە پەنجە بڵێن ئەوە نەمینە زائیدەن ئەمە دژەتانکی ژەیە کە لە ڕەبایە کۆنەکاندا و لەو شوێنانی کە سەربازگە بوون لێتی و لە ئێستاشدا ئەوە بۆی شەڕی داعش و ئەمەی کە ئێستا پەیدا بۆ ئێستا جۆرێکی تر مینێکەوە من لێرە تەنها پێ بڵم ناوەکەیمان بیستەوەیش عەبوە ناسیفەیەکە ئیشی ئێمە نییە کاری لەسەرکردنەوە دوای بەڕێز کاکشێر جەلال خۆی قسە لەسەرە و جۆری مینانەکە لە کوردستانە چۆن کاریان تیاکرێت و چۆنی باشە دواتری لەسەر دەست بەکاربوون لە پوچەڵکردنەوەی مین و وەگەڕان بە دوای و جێگانەدا و جیازانی کێتانە بۆ پشکنینی جێگەکان بە ورتر قسەی لەسەرەکەین بەڵام شتێک هەیە ئەوترێت ساڵانێکی زۆرە ئەم جێگەی ئەم شوێنە هەیە بۆ پشکنینی جێگە و شوێنەکان و بە داگەڕانیان بەڵام تا ئێستا بەردەوامە و هاوکاتیش سیستەمەکە زۆر لاوازە یاخود چالاک نییە چونکە ئەبینین بە بەراورد بە وڵاتی کوێت کە زۆرترین مینی تیا بۆ لە کەمترین کاتە توانراوە هەموو مینەکان پوچەڵ بکرێت و جێگەکان پاک بکرێتەوە بۆچی ئەم سیستەمە لە کوردستانە نەتوانراوە چالاکتر بێت و کارەکانی خێراتر بێ کێ یارمەتی دەرنەبووە لە کارەکانی ئێوە تا زیاتر ئەکتیف بێ؟ خۆی لە ڕاستیدا کوردستان یەکێکە لە ناوچە ئەتوانم بڵێم لە ئەگەر تەسنیف کرێ وڵاتانی یەکەمە لە پیسبوو بە مین و تەقەمەنی مەسلەی سیستمی پاکردنەوە یاوەکو پرۆسەی پاکردنەوە خۆی بۆ خۆی پرۆسەی پاکردنەوەی مین پرۆسەیەکی ڕۆتینێکی زۆر لەسەرخۆیە زۆر ئەوەیە ینی تەحملێکی ئەوێ بۆ نمونە سێمە ئەو جیهازەمان لە بەردەسایە ئەو جیهازە ئەڵێن مین دۆزەرەوە مین دۆزەرەوە نییە ئەوە کاشفەی کانزایە کانزا ئەدۆزێتەوە لە خەڵکی ئەوەی باو تێگەیشتووەوە ئەزانێ کاشفەی ئەلغامە ئەڵێ کاشفەی ئەلغام ینی هەموو لوغمەکانت بۆ دۆزێتەوە
ئەمەوا لێ کات ئەو کەسەی ئیشەکە لێ دیماینەرە کانزایەک و مینێک لە یەک جیان نکاتەوە ئەمە زۆر جار باسەکرێتەوەکە بۆ خۆی مین لە هەموو عالەمە پرۆسەیەکی لەسەرخۆیە پرۆسەیەکی خاوە ڕاستە کەرەسەکان جیایە لە ئامێری میندۆزی یاوەکو بڵێن کانزادۆز یاوەکو میکانێکی یاوەکو سەگ یاوەکو هەموو بەشەکانی بەڵام بۆ خۆی پرۆسەیەکی خاوە تۆ تەعامل لەگەڵ مینەکەی لەگەڵ تەقەمەنیەکەی ناکرێت بە پەلە ئەوەی لێکرێت ئەنجا ئێمە شێوە مەدەنیەکەی مین پاکیە شێوە عسکەرەکەی نییە بە پەلە تۆ شێوە عسکەرەکەی زۆر تەبیعیە ئەتوانم بڵێ 20 و 130 قوربانی بدەن لە کاتی پاکردنەوەیە بەڵام ئێمە کەمترین قوربانی بدرێ و 99.9 ئەو ئەرزەی کە تەسلیمی ساحبەکەین 100% ئەوە کرێت ئەنی گەرنتی دێنێ پاکراوەیە لە قوڵایەکی معەن و ئەوەیە لایەنە زۆر جار تێکەڵاوە کرێت مین پاکی ئەسکەری ئەندازەی ئەسکەری هەندەسەی ئەسکەری پێڵێن لەگەڵ لایەنە مەدەنیەکەی ئێمە هەر تەنها ئەوە نییە بڵێ خەتێکی مینەکەینەوە ئەڕۆین بۆ بیرێک ئەڕۆین بۆ ڕێگایەک یا ڕێگایەکی ئەوە معەن پاکەینەوە ئەوێ ئەرزەکە 99.9 بەرپرسین بەرامبەر ئەو ئەرزەی کە پاکرێتەوە بۆیە زۆر جار گلەی و گازندەمان لێکرێت کە خاوێکە ئەوە نییە بڵێن لایەنێک ئەوەی بێت نقصانیەکی بێ یاوەکو تەکنیکێکی عالەمیە ساڵانە تازە ئەکرێتەوە تەکنیکانە لە هەموو جیهاز و ستاندەرەکان دوایی پێمان خۆشە تازەکردنەوەی تەکنیکە کارمان بۆ باس بکەیت باشە کاک ئەحمەد وەکو ڕاگەیاندن کار بەر لەوەی بێتە سەر پرسیارەکە حەزەکەم بۆ قسەکەی کاک شێخ و کاکێ بەرزان کاک بەرزان باسی کەوتی لە ساڵی 98 پرۆسەی پاکسازی لەوانەیە ئەو باسی خۆی کردبێ کاری کردبێ پرۆسەی پاکسازی لە هەرێمی کوردستان لە ساڵی 92 بەردەوامە و کار کە ئەم کارە کاکشێخ ئیزافی کرد باسی ئەوەی کرد هەندێک لە کارەکان خاوەڕا ڕاستە زۆر ڕاستە جیاوازیەکە لە نێوان گەرمیان و چۆستان جیاوازی هەیە لە نێوان هەردوو وەرزەکە هاوین و زستان بەڵام ئەوشمان لەبیر نەچێت ئەو وڵاتانەی کە پاکراونەتەوە لە مین 10 بۆ 12 وڵاتە لەسەر ئاستی جیهان ئەو وڵاتانە کە شەڕیانتیا بۆ زۆر جیاوازیان لەگە خاچێریمی کوردستانە لەگەڵ دوژمنەکەی ئێمە ڕژێمی بەعز بوو ڕژێمی بەعز زۆر بە چۆرانە کوردستانی کاول کردووە زۆر بە چۆرانە هەڵی ڕشتووە تەنانەت کانیاوەکان ئەو وڵاتانی بۆ نمونە باسی ئەمانە بووە کەم ئەردەنە بووە کەم کە پاکراوەتە لەگە چەند وڵاتی چترا کە شەڕیان بووە دوای ئەوەی کە ئاشتیاتۆتە خاراوە دوژمنەکەی توێتی ئەمە نەخشەی ئەو ناوچانەیە کەمی ڕێژم کردووە نەخشەش ڕێگایەکە بۆ بەشاڕۆنی کردو بۆی زووتر پاک بکرێتەوە ئەگەر ئێمە ئەو نەخشانە لە هەرێمی کوردستانە هەبوایە دەستمان کەوتایە بێگومان پرۆژەکە زۆر لە پێشترە بوو و لەگەڵ ئەو شاتەوە بەحسابی ئەوە بکەی کوردستان لە ماوەی ئەو 3-4 ساڵی کە ئاوادان نەکرایەوە کە کاول کرا 4500 گوند هەموو ناوچەکەمی ڕێژ کرا بە شێوەیەکی زۆر خراپ ڕاپڕنی ساڵی 91 کە ڕوویە و خەڵکی لادێک گەڕاوەتەوە کوردستان خۆی مینەکانی لابردو ئەوی بەسەر زەویەوە بوو ئەمە بۆتە گەورەترین کێشە ئەمڕۆ بۆ پرۆسەی پاکسازی باش کارەکانی وەکو ڕاگەیاندن ڕۆڵتان چی بووە لە پێشخستنی بوارەکەەوە قورسی کارەکانی ئێوە لە چیدایە بێگومان ئێمە بەردەوام هەوڵمان هەبووە بەڵام بەر لەوەی ئێمە هەوڵ بین بۆ پێشخستنی کارەکە لە سەروی ئێمە حکوومەتەیە من باسی یەک شتە بووە کەم لێرەیە باسی ئەو سەردەمەت بووەکەم کە سەردەمێک مەسەلەن 2 ئیدارە بووە سلێمانی جیاواز بووە هەولێر جیاواز بووە لە سلێمانیا مەسەلەن لەوانەیە بڕێ پارەی یەکجار خەیاڵی تەرخان کراوە بۆ ئیشەکە بەڵام کاتێک کە دەی سێری شەکاکە گلەی زۆر لەسرە بەڵام بابین بزانین ڕاگەیاندن چی کردووە ئەمە ڕوونکردنەوەیە کە هەموو کاتێک گوتومانە بە بەرز نرخاندنی کار و چالاکیەکانی نێودەوڵەتی لە ساڵی 92 تاکو 2003 لە سووری پارێزگای سلێمانی و ئیدارەی گەرمیان کە کار کرابێت نزیکەی 20 میلیۆن مەتر پاکراوەتەوە بەدانانی بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مینی سلێمانی و یەکگرتنەوەی لەگەڵ دەستگای گشتی کاروباری مینە لە ماوەی 12 ساڵە زیاتر لە نزیکەی 100 میلیۆنی پاک کردێتەوە ئەمە بەچی کراوە ئەمە بەو جوهدە ئەکرێت کە تۆ لە ڕووی ڕاگەیاندنەوە کێشەکەت گەورە ئەەکەیتەوە کە گەورەت کردو بێ حکومت لە کێشەکەت تێبگا حکومت دەگەل لە کێشەی پرۆسی پاکسازی تێنەگات محاڵە شارەخان بتوانانی کارەکە بەرەو پێش و ڕاگەیاندن پێویست بەوەیە بۆ ئەوەی ئەو دیماینەرەی کە هەتە ئەو پیشەوەرەی کە هەتە ئێستا کە خەباتەکە بەردەوامەکە کەمتر نیە لە هێزی پێشمەرگای بە حکومت بڵێ حکومت سیرکە هێزیی تر هەیە بەدەر لە پێشمەرگە شەڕێکەکە لەگەڵ
سەربازێکی ون بووە جیاوازیەکی زۆر گەورە هەیە لە نێوان پیشەوەرانی مین و هێزی پێشمەرگە ئێمە بۆ خۆمان کە چوونێتە بەرەکانی جەنگ لەگە کاکشێر لەگە برادرانی ترە دوژمنەکەمان بەرامبەرمان بووە باشە ئێمە شەڕێکی ترەکەین لێرەوە لەگەڵ سەربازێکی ون بوو کە بەجێماوە بەردەوام قوربانیش دەدەین ئەمە پێویستە لە ڕووی ڕاگەیاندنەوە گەورە بکرێتەوە. باشە کاک بەرزان ئێمە هەمومان شتێک هەیە کە ئەیزانین و ئەیبیستین بۆ نمونە لە خواردنەکانمان نووسرێت ئەمڕۆ بەرهەم هێنراوە بەیان ئەکسپایرە بێت واتە ئەمرێتی تر پێکاتەکانی ناوی ئەمرێت وەگەر بشی خۆی یا زیان پێگەنی یان سوودەکانی هەمووی تاوە لە دەزیاوە بابزانین من لە ڕووی پێکاتە و دروستکردنیەوە ڕۆژێک هەیە کە بڵێ ئەم مینەی تر سەردەمی بەسەر چۆ ئەگەر ئەو کەسەی بۆ نمونە بەسەر یا ڕۆیان هەر بەر شێوەیەک بەریەکەوێ ناتەقێتەوە. بە پێ و زانیارانی کە من تاسە چەند ساڵێکە لە بەڕێوەبەراتی وەرم گوتووە لە مینەکان وا دروست کراوە هیچ شتێک کاریگەریان تێنەکانی نە سەرمان نە گەرمان نە داڕوخان تەنها ئەوە دەبێت ئەحمەد ئاماژە بێگر هەنێ مین تەقێنراوەتون لە ناوچوون ناوچوونەکەش هۆکارە بۆ یاوە تا دارستانی غاباتێک گڕی گرتو مینەکە تەقیوەوە یاخودێتە بۆی لافا و بارانەوە مینەکان لە شوێنی خۆیان جوڵاون هەندێک جار تەقیونەتەوە یاخود بڵێن شکابن بەڵام ئەوە نییە بڵێ شتێ بێت بڵێ بەسەر ئەچی یاخود لە ناوەچی ئەم مینەی تۆی بینی بە ساغی 100 ساڵیکە لەژێر زەویە دەریبێنی هەرەوە مینێک ئێستا کە بینرێت هەنی هیچ گۆڕانکاریکی پیانە بڵێ وەڵا ئەمە ئێکسپایرەوە حکومەی نامێنێت بە هیچ شێوێک چونکە ئەمە يعني تایبەتمەندی مینە وایە بە جۆرێ وا دروستکراوە ئەم وادەی کە دیفاع لەو بەرهەمە تەقەمەنیەکانی ناوەیەکە وا دروستکراوە کە هیچ شتێک کاریگەری تێنەکە بۆیە هەموو کات ئەم مینە چاوەڕێ ئەوە کە ئەندامی جەستەی کەسێک لە ناوبەر. زۆر بەداخەوە هەندێک ڕوونکردنەوەمان بەرێ لەسەر ئەو پێکاتانەی کە داتناوە لەویا بۆی کە شارەزاییمان زیاتر بێەوە برزانین یەکەمین کارکە ئێوەیکەن بۆ پشکنینی جێگە و شوێنێک کامەیە تا و جێگەی ئەگەر ناوەی کە مینەکە پوچەکەنەوە پێشێ من کارە ئەمەلیەکە بکەم هەنێ معلومات بەم بۆی لای هاوڵاتیانیش ڕوون بێ کاتێک کاوترێت زەویەک پێکەوە بچینە ئێرە بۆی ڕوونکردنەوە زیاتر بێن کاتێک گەوترێت زەویەک بە مین ڕێژکراوە زەویەک سەیرانگایەک نییە کۆمپانیاکی خاوێنکردنەوە علاگەیەکی خۆڵ بگرێ و یەکەیەکە علاکان تێکا بڵە پاکم کردەوە کاتێک کە زەویەک ئامادە ئەکرێت بۆ من پێش ئەوەی من ئامادەیکەم چەنەها بەشی لە پێش من کاریان لەسەر و زەویە کردووە بۆ نمونە لە بەڕێوەبەراتی گشتی کاروباری مین بەشێکمانەیە پێی دەوترێت بەشی چالاکیەکان کە ئامان چەند گروپێک چەند هۆبەیەک لە خۆیەگرێت سەرەکی ترینیان PTS ئەمانە کاری PTS دووبارە سەر لە دیاریکردنی ڕوبەری ئەو حەقلانەی ئەو زەوێ بە مێرێشکایی کە تێک دراون بۆ کاری تێکدانەکان ئایا سروشتی بیا دەستکەکە سروشتی بێ دیارە لافا و با و باران بووە ئەگەر دەستکردی بێت زۆر جار بیستمان لە گوندنشینەکان چوون ئەو مارکانەی کە دانراون بۆ دیاریکردنی ئەو سنوورە براون لەنان خەڵکانێک و براون سنوورەکەی دیاری یعنی سنووری ئەو کێلگەیە تێک چۆ بێت دیسانەوە ئەمە سنووریان بۆ دیاریکرێتەوە بۆی کە تۆ جارێکە ئامادەکرێتەوە بۆ ئیش لە دوای PTS بەشێکی ترمانێ پێ دەوترێت تەکنیکال سێڤای خۆی نایە خۆی بخۆی ئەمان چەند تیمێک پێگاتەوە ئەمانە کاتێک PTS کێلگەیەک دیاریەکە دەڵێت ئەمە ڕوبەرێکی بەمی ڕێژکراوە ئەمان هەڵستن بە ستافێکی کارامۆ شارەزار هێڵ لێ ئەدەن بەناو ئەو شوێنانە بۆ ئەوەی چی ئەوان پێوەرن بۆ پلان یعنی قسەی تەکنیکال سێڤەی پلانە بۆ ئیشکردنی من چۆن هەموو تیمەکان بڵێن تیمێگەنێنێتە کێلگەیەک ئیشی تیاکەن زانیاری ورکۆ کاتەوە لە سەرم کێلگە مینەی بۆ چی شتێک جۆری مینەکانی چین لەو شوێنەیە ڕێژەی پارچەکەی چۆنە ئایا تۆبۆگرافیای ئەو کێلگەی کە ئامادە کراوە بەرزە نزمە شیوە ئاوە چیتە بەپێی قسەی ئەو تیمانە معلومات کۆکرێتەوە لە حەقلێ پاشانە دێت بە هۆبەی بەشی پاکسازی من دوای ئەوە کە ئەو پلانە کۆکرێت پلان بۆ حەقلە دادەندرێت دێت بە سەرۆک تیمەکە یاخود بە هۆبەی پاکسازی من ئەوانش دەدرێت بە سەرۆک تیمەکان تیم ڕادەست پێ دێت کە بەم پلانە بەم شوەیە کە دانراوە لەسەر تەکنیکال سێڤای ئێوە چون کار لە میناکەن کار لەم کێلگاکەن کە درا بە ئێمەش تەبعاً هەموو تیمێک سەرۆک تیمێک و دوو سێکشنێ لەلایەن سەرۆک تیمەکە زانیاری تەواو ئیدارە لان سەرۆک تیمەکەیە دوای دوو سەکشن هەیە دوو جێگیری هەیە با بڵێن دوو جێگرەکە هەردووکیان کاریان چاودێریکردنی و کەسانەیە کە لە ناو کێڵگەکاندا کار دەکەن و هەروەها تاواکردنی ئەو کارانەی کە ڕۆژانە سەرۆکتیم و دیمانەرکارێک باشە هەموومانە چەندێکی کاتیەوێ تەبەن بۆ پلانی کێڵگەیەک ئاسانیەتەوە بە بڵێ بە دوو ڕۆژ من کێڵگەیەک مامادە بە پێی شوێن بۆ شوێن ئەگۆڕێ شوێن بۆ شوێن ئەگۆڕێ ژمارە وەک پێم وتی ژمارە و جۆری مینەکان ئەگۆڕێ چکە هەر مینە و پلانی کارکردنی خۆی هەیە هەر مینە و ئەرکێکی ئەم مینە
ناتەقێتەوە ناتەقێت شارەزای. ئەمە لەگەڵ ئەمەیە پلانی تایبەتی ئەم ڤالمارەی کە وتمان ئەمە ئەگەر لە کێلگەیەکا بیبینێت ڕەنگە بۆ منی پیشەوەەر ئاسانتر بێ بۆ ئیشکردن پێم وتێ کە ڤالمارە ئەبێ زیاتر بەڵام ئەوەی کە مشکلەیە تایب هەفتادۆ وەکو کاکشی غامادی کرد ئەو جازەی کە ئێمە هەمانە ئەو جازی ئێمە هەمانە ئەمە کانزا دۆزەرەوەی نەگمین دۆزەرەوە واتە ئاسنە ئاسی لە دۆزێتەوە هیچ ئامێرێکتانیە کە ڕاستەوخۆ مینتان بۆ بدۆزێتەوە نەک لێرە لە دەروی کوردستانیش نییە لە دەروی کوردستان ئاگادار نیم بەڵام وەکو کوردستان کاکجەلال شتێک نییە بۆ شارەخەن بۆنە ئەوە دوو پێکاتەکەی چییە؟ تەقەمە نییە کانزاکە بریتە لە پلاستیک و بورە پلاستیک و کانزاکە کە تەنها ئەم ئەتوانێت بە سیگنال کە ئەوەیە کات ئەو شەپۆلە مگنازیانە بوارێک دروستەکە لێ تەنها شکەکانتان بۆ ئێوە چۆنە بێ تەنها ئەوەت بۆ دیاریەکات شکەکانتان بۆ ئێوە چۆنە بێ شکتان هەیە لەوەی کە ئاسنەیان ئەمەیە کارەکانتان بۆ قورس ناکات شتێک نییە پلاستیک وانە بخوێنێتەوە پلاستیک لە زۆربەی زەویەکانە ئاسن هەیە یا پارچە ئاسن هەیە مێژوو لەوێ ئەوە ئەو کێشەکەمان بۆ دروستەکە جاری وایە پیشەوەەر دیماینەر ئەو کەسێ لەوێ ئیشەکات دەرزیەک لە ئارزەکە بێت لە ژێری لە قوڵایی 10 سانتیمتر ئیشارەتەیە بەمە ئیشارەتەیە ئەم هەموو حساباتی ئەوەی بۆ کات مینێکە ئەگەڕێتە دواوە بۆ مەسافەیەکی معەن قوڵایەکی معەن ئەمانە هەموو ئەبێ یەک ئەم هەنگاوانە بکات کاتێکاتە سەر ئەوێ سێرەکە دەرزیەکە بزمارێکە هەر ئەوە نییە ئەمە لێرە تێکەڵاویەک لە بینی مین و بڵێن کانزاکێ ئەمە لێرە پرۆسەکە زۆر خاوە کاتەوە زۆر شەکەتێکە ئەو کەسە کارەکانی ئێوەش دواتینێکە دووبارە ئەبێتەوە ڕۆژانە تااقەتێکی زۆر دروستە ئیزافەن شارەخەم بخسی و ئێستا بێ ماڵی کانزان دۆزەرەوە کانزای ڕێژی کانزای لەو مینان زۆر زیاترە بەڵام لەو مینا پارچە پلێتێکی بچووکە تۆ بێ عنی حەزەری خۆت کە جاری وایە ڕەنگەم جازە توانای خوێندنەوەی نەبێەوە لە قوڵیا بێت تۆ بێ بە دەردی کاکشێخ ئاماژی پێکرد ئەبێ هەموو خوێندنەوەیەک ئەگەر دەرزیە بێ بزمارێ بێ هەتا ئینگلاینێکی گەورە هەڵوێستی خۆت هەبێ بۆی سابی مینێکی بۆکرێ وەک مینێک مامەڵی لەگەڵاکرێ باشە بابێنە سەر کاری پێشەوەی بڕۆینە سەر ئەوە وچانێک گۆر ئەگرین لە دوای وچانەکەی نەسەر باسکردنی تاای و کەرەسانی کە پێچانە و باسیش لەو ناوچاناکەین کە کوێ ئێستا زۆرترین مەترسی لەسەر وچانێک گۆرەگرین و بەردەوامە بین لەگەڵتانە. تان لێبێ درێژاتین بە گفتوگۆکانمان کاک بەرزان ئێستا کە بە ڕێزیان پیشەوەری مینە لێرە ڕوونکردنەوەدا لەسەر یەکەمین قۆناغ کە بریتە لە دۆزینەوەی مین و پارچەکانزانێ لە ناو زەویدا هەن و دواتریش پچەڵکردنەوەی مینەکە. فەرموو کاک بەرزان. سەرەتا هەر دیماینەرێکە ئامادەیە بۆی کە بچێتە کێلگەمینێک پێشتر ڕاهێنانی پێکراوە هەموو کەس ناتوانێت بێ بە پیشەوەر تەناوی کە ڕاهێنانی پێدەکرێت و دواتر وەک دیماینەر دەناسی و دەنێرێتە کێلگەکان. ئەگەر من ئەمڕۆ ئامادەم بۆ ئیش هاتمەتە سەرم ڕووبەری کێلگەمینە چەند شتێکم پێەیە. یەکێک لەوانە ڤێست و ڤایزەرەکەمە کە ئەمایان دیشتی سەرەکیە کە منە پارێزەی لەو ناو ئەو قماشە چیتیایە؟ ناو ئەو قماشە جۆرێک نەکانزا ئەمە ئاسن نەخۆ بگرێن کە ناتوانێت لەگەڵ خۆی ئەما بێ دووربین لە کازا تەنانەت مسیلۆ سەعات لە کاتی ئیشکردنا بۆ نێ پێ بێ مۆبایل بۆ نییە پێ بێ کۆمەڵە کانزا هەیە نابێت و چکام جیازای خوێنێتەوە کارەکەت بۆ قورسەکات ڕۆژانێمە چەند شتێکمان پێ یەکێک لەوانە وەگوتم فایزەرەکە و درعەکەمەکەمە سبەبی ڕێیسی پاراستنی من ئەمەیە دواتر ئەم ئامێری دەستمەکەمە چەکەکەمە ڕۆژانە بەکارێنم بۆ ڕووبوونەوە لەگەڵ هەر مینێکدا کا دۆزیێ پاشان جانتای دیمانەریە کە ئەمانەی ئەبینی لەبەر چاو من نامێت زۆر کاتان بگرم جانتای دیمانەری 100 لیتیا بۆ کۆکردنەوەی پارچە زۆر جا شوێنە گڵابێ هەڵیکەنی گڵەکە بۆی لە سنووری ناوچەی پاکراوی خۆت لای بێ بە مای گوازیتەوە کەم چەمان پێەیە بۆ چاڵهەڵکەندن قەمەمان پێ زۆر جا عەرزەکە ڕقە قەمەکە نەبێت ناتوانانی ئیش لەو شوێناگی لا بێ بە قەماڵیکەنی لە شارباژێ ڕوو پێنجێن ناوچێکی سەوزایی زۆرە ئێمە مەقەستی گیابڕینمان پێوە هەروەها کەتەریشمان پێ زۆر جا دار و دەوەن هەیە مینەکان کەوتنەتە بن دار و دەوەنە تۆ بێ کاری ئەوەشکەی مەترەشمانەی ئیشی ڕۆژانە ئێمە بۆی کێمە ئەمڕۆ داتای خۆمان بین بە سەر و خۆمان کە تیمیدەرە پێی بڵین بەپێی ئەم مەترێت و ڕۆژانە ڕایەکێشی دەوترێت ئەوە نەم مەترە ئیشکردنێ سفرەشمانێ زایدەن ئەم دۆشەکەش بۆ سەلامەتی و پاراستنی خۆمانە لە کاتی پرۆسەکەدا. ئەگەر وای دانێمە کێلگەمینێکە و من ئەمڕۆ سا هاتوومەتە سەرکار
یەکەم شت دەبێ من خۆم خاڵیکەمەوە لە کانزا ئەبێ هیچ کانزایەک بە منەوە نەبێت کە ئیژەکە ئێ شتی سرت کانزای پێوەیە ئەوە دوورە لە کەلەی جیازەکەەوە زۆر دوورە لەو کەلەی کە کانزاکان خوێنێتەوە دوورە پێشەوەی بێمە ناوکەلەکەش گرنگترینشی دوێت کە من بریفم پێدرێ واتە زانیاری تاوام پێدرێ ئەنجام من ئەنێرێتە ناو ئەو حەقلە کە من ئیشکەم کێنە ژوورەوە ئەمە داری بەردەمە ئەمە سنوورێکە بۆ جیاکردنەوەی من لەگەڵ ناوچێکی پیس بوو یاخود ناوچەیەکە سەلامەتە من لێوەستاوم لەگەڵ ناوچێکە ئەگەر مینی لێبێ کارکردنی خۆمان ئەگەر ئەسا بە نمونە بازەکەیت وای دانێم کێلگە جۆری مینی تایب 72 کە کەمپێنی ئەگەرمە کە پوچۆڵیش کراوەتەوە کە فەحست کرد ئەو پشکنینە دیاری ئەکات کە لێرە مینیتیایە بۆ نمونە ئێستا ئەیا فەحسکەیت پێچەڵێت سام جازە لەم ژوورایی ناکە بۆ چکە تەشویشی زۆرتیا ئەوە وەسای نابێت من پێ دەڵم تام جیازە بۆ نە لەژێر تاواری کارە باشە بەکاری چکە لێ تێگەیە من ئەمە کە باسیەکەن تەنهاوەیە کە بۆ بینەرانی ڕوونکەینەوە ئیشکردنی ئەمە چۆن ئیژەکە ینی هەڕەمەکینێ وەگوتم علاگەی خۆڵ هەڵگرم و بیکەمە ناو سەڵێکی خۆڵە بڵم تەواو بوو کە من ئەمە سنووری کێڵگەرمینەکەی مناڵام ناوچەی مینیتیا یەکەم ئیشکردنی من بۆ پاراستنی خۆم ئەبێم فایزەرەدایە مۆچ تەواو تۆ کە فایزەرەدایە بەرپرسی ئەبێ ئیشکێ بە عەمەلی لەم دەقەیەوە مەرگی من دەست پێکایە بە سەلامەت دەرەچم لەگەڵ من سەلامە دەبم یاخود ممکنە شتێ بە کاتێ منە مەسێرە لەگە هێڵێک بێزلایمان هەیە یاخود هێڵی گەرممان هەیە کە بێ دەوتری ئەمە سنووری تۆ لێرەوە مینیتیایە من ئەم داری بەردەما سنووری جیاکەری نێوان منەوە دەزەکەم بە ئیش بۆ تێستەی بۆ من ئەمە تایب 72 لەم کێلگا هەیە کە دەبێت بە تێستی هەشتی فول بەم جیازە ئیشی پێ بکرێت کاتێک ئێمە پیشی ئیشی پێکەین بە هەشتی فول لەسەر ئەمەش نییە بەڵێ من هەڕامەکی هەستماوە هەر سەڵتێ بووڵم ئاڕەوەڵاوە خوێندنەوەیەکە و دەریکەم ئەبێ لەسەر خۆ بەپی ئێمە بۆی بەرچاوتان ڕم بێ یەک یاساهەیە ئێمە ئیشی پێەکەین لەو یاساش لا نەدرا و لا نادرێ پێی دەوترێت SOP واتە ئەو SOP ڕێگا بە منەدات بەپی ئەو بەرنامەی SOP دیاری کرا من ئیشی لەسەرکەم کاتێ من ئیژەکەم نیوەی کەلەکەم پێش ئەوە پێش من دارەکە دانم شوێنی وەستانی خۆم هەر بۆ دڵنیابوون کە پێشتر پاکراتەوە چێکی یەکەم نەبە شوانێک یا خوشتێک هات بێ دای نابێت داوە کە دارەکەم دانا لێرەوە کارە عملەکەی من دەست بێکا و کە پرۆسی پاکسازی مینە نیو کەلە یەک جار بۆ لای چەپ دوای ئەگەڕێتەوە بۆ لای ڕاست زۆر بە هێواشی جارێکتر نیوەی تر یەک جار بۆ لای چەپ دواتر ئەگەڕێنەوە بۆ لای ڕاست یعنی ئەبێ دوو جار سێر جی بۆ بکرێت زۆر باشە تا ئەو کاتێ پارچێکە دۆزینێم هەچ پارچێک دۆزیمانەوە حسابی مینی بۆکەن ئەگەر دیار بێ و دیار نەبێت وای دانێن پارچەکەم پارچەی خوێنەوە زۆر بە خێرایی ڕوونکردنەوەکان پارچەی خوێنەوە لێ بێ من ئەبێت بەپێی ئەو ئێزۆپی باسم کە چاڵی قانونی هەیە کە 13 سانتیم قوڵە و 15 سانتیم نیشپانە و 15 بۆ پێشەوە بەپی ئەوە ئێمە چاڵەکە هەڵەکەنین و ئەگەینە سەر پارچەکە وردەوە دەیش ئێمە دەست پێکە پارچەکە دەرێنین تا ئەو کاتی ڕۆژانە بەرداوامی ئەگەر گریمان سەوتێک لێرە هەیە و ئەمەش مینەکەی من ئەیبینم لەسەر زەوی هەیە من ناتوانم بچم دەستکاری و مینەکە کە چیاناڵێ ئەو پارچەی پێش مینەکە سەوتێکە چێناڵ ئەو خوێنەوەش مینێک بۆیە کاری ڕۆژانەی من ئاوایە باشە دەستەکانت خۆش کاک بەرزان کاجلال زۆرترین مین کە لە کوردستانە هەیە لە چ جێگەیەکدایە زۆر بە دەرەجەی یەک ناوچەی پێنجێن دێت اینجا شارباژێر اینجا پشدەر و ناوچەکانی تر باشە لەم ڕۆژەدا هۆشداری و ڕوونکردنەوەی ئێوە چیە بێت بۆ ئەم ڕۆژە ئێمە داواکارین لە خەڵکی بە تایبەت ئەوانەیە ئێستا ڕۆم بۆ سەیران و سەفەر و بۆ گیای خۆڕسکوانە بۆ نمونە نەڕۆن دەستکاری مین نەکەن پێش 4 ڕۆژ حادسەیەکمان بوو بەداخەوە لە دەی دەرەی مەڕ ئەنی هەر 3 گەنج دەستکاری مینیان کردبوو بەداخەوە یەکیان شەید بوو دوانیشیان بریندار بوو زۆر بەداخەوە یعنی ئێمە کارەساتە ئێمە هەرچەند تیمەکانی وشیاری گەشتنەوەتە ئەو جێگانە و وشیاریان داوەتە ئەو خەڵکە بەڵام بەداخەوە بە هیوای ئەو کەسانێک کە هەم بۆ سەفرە هەم بۆ وەرگرتنی کاتی تایبەتی خۆیانەچنەوە جێگانە هۆشداری ئێوەش لەگەڵیانە زۆر گرنگە بۆ جێگانی کە پاک نەکراونەتەوە هەر تەنێکی گوماناویان بینی دەستکاری نەکەن لە خۆیانەوە بۆ زۆر جار مینە تەقەمەنیە بینیان دەستکاریان کردووە لانی پەیوەنددارێ ئاگدارکەنەوە نیشانەی مین هەیە نیشانە سێگۆشەکانە ئەبین دوورکەونەوە لەو ناوچانە ناوچەیەک نەڕۆن بۆ شوێنی ڕەبیە و ئەو تەلبەن و ئەوانە بێت وەکو خەڵکەکە خۆیان
زۆر جار ئەزانن سوور ئەزانن کێڵگەمین بووە ئەڕۆن توکنیەکەون و تووشی بەداخەوە دەستەکان خۆش کاک ئەحمەد دووە قسەی بۆ ڕێستان. بەڵێ ئەوەیە کە داوا لە سەرجەم هاوڵاتیان و گونیشیان و گەشتیارانەکەین لە ماوەی ساڵێکی ڕابردوودا لەگەڵ ڕێکخراوی هاندیکاپ و هەروەها یونسێف توانراوە چەندین فلێکس لەوحەی گەورە نەخشە سازی لەسەر بکرێت لایەن گونیشینەکانەوە کە ئەو شوێنانەی ناوچەی من ڕێژە و هەیەە لە شوێنێکە هەڵواسراوە دانراوە لەلایەن بەڕێبەتی گشتی کاروباری مین و بەڕێبەتی وشیاری و خەڵک پارێزگاری لێ بکە بۆی خەڵکیی کە ئاستی وشیاری نزم بوو یاش شارزایی نەبوو لە ناوچەکە کە سێری نەخشەکە ئاکا بە شێوەیەکی زۆر گەورە دروست کراوە بگرە بە قەدرە و لەو حانە زیاترە ئەزانێت شوێنێکا مین ڕێژە بۆیە داوا لە هاوڵاتیانەکەین پارێزگاری لەو حانە بکەن و لە سێگۆشتە سوورەکان بکەن تا چیتر خەڵک نەبێ بە قوربان. دەستەکانتان خۆش بێ سپاس بۆ سای ڕوونکردنەوەکانتان بە هیوای ئەکتیڤی و چالاکیەکانی ئێوە لە سیستەمەکەدا تەوەریەکەم کۆتایی هات پاش کەمێکی ترە چینە تەوەری دووەم. دەستەکانتان خۆش. دووبارە سڵاوتان لەبێ لە تەوەری دووەمدا تایبەتمان کردووە بە کۆچی دوایی هونەرمەندی گەورەی کورد ساڵیادی ئەحمەد شەماڵە هەزار درود و ڕێز بۆ خانەوادەکەی و گەورەیش بۆ ڕۆحی شیرینی و هونەرمەندە. لەم پرۆگرامەدا تیشکە خەینە سەر یەکێک لە کارە هونەریەکان کە بۆ ڕۆحی شیرینیان کراوە لەلایەن بەڕێز چێنەر نزارەوە کە بەڕێزیان پێکەرسازە کاک چێنەر بەخێر بێت. ئێوارەت باش. خاتو مژدە عەباسیش سەرپەرشتیاری گشتی کۆمەڵگەی پەروەردەی مارگرێتە مژدەخان بەخێر بێت. ئێوارە باش سڵاوی خۆت بکەنە. سەرتا سڵاوی خۆم ئەگەێنم بە سەرجەم بینەرانی بەڕێز و هەر لێرەشەوە لە ساڵیادی هونەرمەند ئەحمەد شەماڵە سڵاو ئەنێرین بۆ گیانی پاکی ئەو هونەرمەندە و هیوادارین هەمیشە بەرەمەری لە ناو هونەری کوردیدا بمێنێت. زۆر بەخێر بێت. سڵاوی خۆت بگەێنە کاک چێنەر. منیشار بە هاڕێتە سڵاوم هەیە بۆ بینەران و زۆرم پێ خۆش بکە لەم کاتەیە توانیم کارێک بۆ هونەرمەند ئەحمەد شەماڵ بکەم. بەڕاستی ئەیکێ بوو لە خەونەکانم وە کابرا ئەڵێ کوڕیەک گەڕێشین کوڕی سەرشەقام ئەوەی لە تواناما بوو لە تاقی منە بۆ توانیمە خزمەتێ بە ئەحمەد شەماڵ. دەستپێکی کارە هونەریەکەی تۆ کەی دەست کردو بۆ کارە هونەریە و بزانین قیاس و حەجم و تەواوی مادانی کە پێکێنەری پەیکەرەکەیە چییە؟ سەرەتا هەر بیرۆکەی کارکردنەکە وەکو پێشتریش بتم خۆم حەزم کرد کارێک بۆ ئەحمەد شەماڵ بکەم کە هیچ لایەن و هیچ شوێنێک منی ڕانەسپار ئیشەکە بکەم خۆم لەسەر هەر لەسەر حەز و ئارەزوی خۆم توانم ئیشەکە دەست پێ بکەم و کاتی ماوەی 2 مانگ کرد زیاتر کارم لە پەیکەرەکە کردووە پێوانی پەیکەرەکە حەجمونی و ئینسانی تەبیعیە لە مادەی چیمەنتۆ دامڕۆشتووە و ڕووپۆشی بڕۆنزم کردووە بە بۆیاخ و کارەکە لەسەر قاعدێکی زۆر جوان دامانناوە کە ئەویش گرانێتە ئەوەی لە هەر لایانی تەکنیشی و هونەری خۆم و هەموو توانە و تاقی خۆمە لەو ئیشەیە کردومە و بەڕای خۆشمێشەکە لە ئیشە باشەکانی خۆم. لە ڕووی کاتەوە چەندی پێچوو؟ تقریبی 2 مانگونی زیاتر. 2 مانگ دواترینە سەر قسەی زیاتر. مژدەخان پرۆژەی ئێوە لەم ڕۆژەدا چی بوو؟ ئێمە هەستین بە سپۆنسەرکردنی ئەو کارە هونەریە تەواوی تێچوونی ئەو پەیکەرێکە کراوە و دانانی لەسەر ئەرکی دکتۆر تەها لە کۆمەڵگەی پەروەردەی مارگرێت کراوە. هەمیشە هەوڵمان داوە لە سەرجەم بۆنەکانە خزمەتی هونەر و هونەرمەندان بکەین. جگە لە پەیکەردانان بۆ ئەحمەد شەماڵ ئێمە پەیکەرمان بۆ چەند هونەرمەندێکی تر و بۆ چەند کەسایەتێکی تر دروست کردووە کە لە سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستان دانراون. باشە. کارەکانی ترتان چی بوون؟ کاری ڕیسی ئێمە پەروەردە و فێرکردنە. ئێمە کۆمەڵگەکەمان پێک هاتووە لە دایانگە باخچەی ساوایان خوێندنگا کە سەرجەمیان بە زمانی ئینگلیزی خوێندنگایە بەردەوامە و سنتەری فێربوونی زمان و خاوەنی ڕادیۆیەکیشین کە خزمەت بە هەموو چین و توێژەکانی کۆمەڵگاکات. دروستە. دانانی ئەم جۆرە پەیکەرە لە چه جێگەیەکایە و کێش بڕیاریدا لە دانانی پەیکەرەکە؟ ئێمە کە لەگەڵ جەماعەتی سنتەری ماگرێت قسەمان کرد بۆی سپۆنسەری کارەکەیان کرد بەڕێز دکتۆر تاها ڕەسوول کە جێگەی دەستخۆشی زۆر سپاسە با من لە بیریان نەکەمەوە منیان بیر کرد لە کاتی فتاحەکە بەس بە وەکو شوێنەکەشی بەڕاستی من ئەمەیە پێش هەموو شتە دەستخۆشی لە بەڕێوەبەراتی باخچەکان کەم کامەران کە هەموو نەکەرم ئیشە هەموو کارەکانمان هاوکارمانەکە و ئەوان شوێنەکە دیاری ئەکەن بۆمان ئەو شوێنانی کە گونجاو بە پێی ئیشەکە بۆ نمونێمە لەسەرم ئیشەی ئەحمەد شەماڵ ئیتیفاقیمان هەبوو لەگەڵ مامۆستا مژدە ئەوانە
کە لە چوارباغدا مدرێ کە منبعی ئەحمەد شەماڵ خۆی بوو کە لەلایەن پارێزگاری سلێمانی و شارەوانیەوە موافقەتیان بۆ کردنی کە شوێنەکەیان پێیان بەدڵی خۆمان شوێنێکی جوانمان بۆ هەڵبژاردوون لە ناو جەرگەی چوارباخەدامانەوە. باشە کێ بۆ نمونە شارەوانی هیچ هاوکارێکی نەکردوون لە دابینکردنی ئەو کەرەسانەی کە پێویستە بۆ ئەو پەیکەرە بۆ پاراستنی زیاتری بۆ نمونە دروستکردنی سەوزایی لە بەردەمیاوە پاراستنی دروستکردنی بەهێنانی کۆمەڵێک زنجیر و شتی لەو بابەتەکە هەم وەکو دروشمێک دەربکەوێت و هەمیش زیاتر بپارێزرێ. ئێمە وەکو خۆمان کە هاوکاتیش دروست بەخشینی ڕووناکی بۆ پەیکەرەکە لە شەوان دەست پەیکەرەکە بەس بۆ ڕۆژ نییە. بەڵێ هەیەی ئەو شتانێک کەوت وەکو سەوزایی ئەمە لەلایەن کێ دابین کراوە؟ هەر لەلایەن شارەوانە دیاریکراوە. ئێمە کە چوین کە مۆقعەکەمان بینی هەموو شتێکی حاضر بوو بەڕاستی سەوزایی و ئیناڕۆشتی شەمی حاضر بوو. ئێمە وەکو خۆمان بیرمان کردەوە ئیشێکی وا بکەین کە کەس دەستی نەگا بە پەیکەرەکە. قاعیدەی پەیکەرەکەمان تۆزێ بەرزتر کردو لە ئەو قیاسی کە لە مێشی خۆما بوو بۆی بکەم بۆیە زۆر ئاسان دەست نەگاتە سەری. دواتریش پەیکەرەکە لە مادەی چیمەنتۆ کراوە بەڕاستی یەکێکە لەو مادانەی ئاسان ناشکێت و تەسەوریش ناکەم خەڵکی چوارباخیان هەر کەسێ بتوانێت ینی چۆن بڵێ هەر دڵی بێ دەستکاری و نەحتە بکات چونکە بەڕاستی ئەحمەد شەماڵ هونەرمەندی هەموو کوردە هی ئەوەنی باوەڕ ناکەم پشکێنریان ئازێتی پێ بگەێنی. باشە هاوکارەکانی ئێوە لە ڕووی تەنها مادیەوە بوو یاخود دەست پێشخەریتان بوو بۆ کاری ئایندەشی و تەواوی کاری هونەرمەندانی تریش؟ بەڵێ کارەکە بریتی بوو لە سپۆنسەرکردنی پەیکەرەکە و دروستکردنی ئەو قاعدەی کە بۆی کراوە. هەروەها هەر لەم ڕۆیە ڕێزلێنانێکمان بۆ هونەرمەند کرد کە بەخشا باخانەوە دەبە ڕێزەکەی و لە چالەکەەکانی دانانی پەیکەرەکەشدا چەند گۆرانیەک لە گۆرانەکانی لەلایەن دۆستانی ئەو هونەرمەندەوە وترایەوە بۆ ئەوەی بتوانین باشترین شێوە یادی ئەو هونەرمەندە بکەینەوە. پرۆژەی ئایندەتان چیە بێت؟ پرۆژەی ئایندەمان بریتە لە هاوکاریکردنی چەند خێزانێکی شەید و پێشمەرگە کە بەنیازی مامۆستایان و خوێندکارانی خوێندنگەکەمان هاوکاریان بکەن. هەروەها بەشداریکردنمان لە ڕۆژی کتێب کە لە 23 چوار ئاکرێت بۆ ئەو ئافرەتە شەڕڤانانی کە لە ڕۆژئاوای کوردستان لە کۆبانی خەباتیان کردووە. کورتەفلیمێکمان هەیە بە ناوی دوورگەی مرواری ئەویش لە بواری جێبەجێکردنایە. جگە لەوە کاری چاپکردنی کتێبێکمان هەیە بە ناوی پۆسترامای مناڵان و جەنگ و تیرۆر کە ئەویش فایق سعید نووسیوێتی لە مانگی چوار ئاکرێتە بەردیدەی خوێنەرانی. دەسەکان تا خۆش بێ پڕبەرهەم بن کاکچێنەر دواوتەی بەڕێستان و دواکاری خۆشتان بناسێنن جگە لەمە بیرۆکەی ئایندەتان. بەڵێ دواکاری من ئیشەکە هەر بەڕێز دکتۆر تەها ڕەسوڵ تر نازانم ئەمەشان سنتەری مارگرێتی تیا ئەوانشن بە تەئکید هەر پەیکەرێکە بۆ شاعری گەورە نالی لە برۆنز دامڕۆشتووە لە پارکی نالی دەئەنرێ. ئینشەڵڵا ئەگە قەرار بن لەگەڵ کاک دکتۆر و جەماعەتی سنتەری مارگرێت بە زووترین کاتەوە بکەین. وەکو خۆشم پرۆژەیەکی مێژوویم حازرە کار لەسەر کۆڕەوەکەکەم ئیشێکی پانۆرامایی 12 فیگەرە بە حەجمی ئینسانی تەبیعی ئیشێکی زۆر مێژوویانی زۆر ئیشی باشم بۆ کردووە بە تەئکید. بەڵێ ئینشەڵڵا دوای ئیفتاحی ئەو پەیکەرە دەسەکەم بە ئیشەکان. لە ئێستاشەوە خەریکی مەجموعەیە کاری پانۆرامای مۆزاییکین بۆ شاری سلێمانی ڕسمە کۆنەکانی شاری سلێمانی کە لە ماڵی بەدیع بابەجان ئەویش هەر بەڕێز دکتۆر تەها ڕەسوڵ سپۆنسەری خانۆکەمانەکە هاوکارمانە. ئەو ئیشانن هەر لە ناو ڕەنگەلەریە دانرێ هەشت قاتە هەر قاتە و ئیشێکی مەتر بە 2 مەتری تایە. ئەویش ئیشێکی ئەوە چۆن ئاخر ئیشمانە ئەو ئاخریشتانە بێت. دەسەکان تا خۆش بێ هیوای بەرهەمی جوان بەرهەمی شیرین و نزاشەکەین لە خەڵک کە تەواوی بەرهەمە هونەرەکان بپارێزن. دەسەکانتان خۆش بێ دووبارە سپاس. تەوەری دوم کۆتایی هات پاش کەمێکی ترە چینە تەوەری سێم. دووبارە سڵاوتان لەبێ لە تەوەری سێمدا بە گۆرانی و بە میوزیک و بە سەرکردنەوەی یادەوەریەکانی هونەرمەندی کۆچکردو ئەحمەد شەماڵ تەوەرەکە درێژە پێدەین. بە خێراتنی هەرێک لە بەڕێزان کاک ساڵح مامۆستا ساڵح پێنجێنی زۆر بەخێر بێ ئێوارە باش کە ناسراوە بە یەکێک لە ئەو کەسانەی کە زۆر باشترین شێوە گۆرانەکانی هونەرمەندی کۆچکردو هونەرمەندی گەورەی کورد مامۆستا ئەحمەد شەماڵەڵێتەوە. زۆر بەخێر بی. کاک کامەران عوسمان کە بەڕێزیان برازایی هونەرمەند ئەحمەدی خولەسنەی یەکات. زۆر بەخێر بێ کاک کامەران ئێوارە باش سڵاوی خۆت بگەێنە.
زۆر ڕێز و حرمەتمێ بۆ کەناڵە بەڕێزەکەتان و سوپاسی هەمووتانەکەم. زۆر بەخێر بن. بە خێراتنی تاوای موزیسیانەکانەکەین کاک کاڵۆ و کاک حەمید و کاک جوانڕۆ و کاک سەباح ئێواری هەموو لای باش بە هیوای بەسەربردنی کاتێکی خۆش هەم لەگەڵ نوێ گۆرانەکان هەم بەسەربردنی لەگەڵ یادکردنەوەی تەمەنی هونەرمەندی کۆچ کردو. کاک کامەران بەڕێستان شارەزاییتان هەیە لە تەمەنی هونەرمەندی کۆچ کردو با بزانین وردەکاری زیاترمان بەرە لەسەر سیڤی خۆی لەسەر ژیانی لەسەر ئەو کارە هونەریانی کە کردوێتی و لە کوێ ژیاوە. وڵی بەڕاستی خۆی کارە هونەرەکانی خۆی کۆمەڵێش چیەوە ینی وەکو کاری هونەریشی کردو و جیرۆدەی کار و کاسپیش بووە. ئەنی چەند خەریشی هونەرەکەی بۆنە خەریشی کار و کاسپەکەی نەبووە. برەی زیاتر بە هونەرەکەی یاوە. شارەزاییت هەیە کە لە چ ساڵێکا لەدایک بووە؟ وەڵڵاهی موالیدەکان لای ئەمە لە یەکێڵە 1920 لە سەرشەقام لەدایک بووە. ئیتر ئێمە ئەوەنە ئاگادار. خولیای وتنەوەی گۆرانەکانی تۆ بە چ شێوەیە کە دەنگت نزیکە لە یان تەنها حەزی خۆتە؟ وەڵڵاهی بەس حەزی خۆمە. حەزەکەم شتەکانی بڵێم وانێت. باشە. کاک ساڵح باگوێمان لە دەنگە شیرینەکەی تۆ بێ و بێکێ لە گۆرانیەکان. هاتي خالق تاني سادة وتمي خالقود دسي منو داماني توبي خالب يواش سرقوني ليلم تونك زامار اگر سرقوني ليلم توب زامار بار ذكم بديك ودر جنا جناح جان لكم
الوسر كل مراخ وبيني قلار دفواك داخ ماي ومردن الرجال من بازم بربيان ويتنافوا الرجال من بازم بربيان ويتنافوا قرقراي نشتناي وثر كل خافوا هركز بازكم بوخو كردبي لقب باي آي 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 کامران ئاگام لێ بگۆرانەکەتەوەتەوە لەگەڵیان بەخوا جوڵێنێ جارجارێ دەست چاوت خۆش بێ چی وەکو خۆت وەکو کاکامەران چی وەکو خانەوە دەچێ بیرەوەریەک یان یادەوەریەکتان هەیە لەگەڵ هونەرمەندی کۆچ کردوودا؟ وڵی من وەکو مام بووە هەر هاوڕێش بوویان ڕەفێ بووین بێکوانێ ئەنی ئەو هیچ جیاوازی ناکرد لە بینی گەور و بچووک و هەمووی بەیەک چاوەستێرەکرد ینی هەموو ئینسانەکانی خۆشەویست بەشی وای هەبوو. چی یادەوەریەکت هەیە لەگەڵیان؟ وڵی هەموو جاهاچی یادوەری مێ هەر لەگەڵ ئەوە بوو یانی هەر بێکەوە بووین و شتی زۆر خۆشیە بوو هەر دایم بەگەڵ خۆیان بووم من. باش باگوێمان لە گۆرانێک بێ دواتریش پێم خۆشە کەمێک باس لە ئەو حەمامە بکەی کاڵێن هی هونەرمەند خۆی بووە پێم بێت تا مردنیش ئەگەر هەڵا نەبم تا مردنیش لەوێیا بووە. وڵی حەمامەکەی خۆی نەبووە لەوێ حەمامە تونچی بوو لەوێ لە حەمامی سوورە ناوڵاگەر حەمامەکەی خۆی وە کارێک پێ بوویستە ناوڵا هەتا ئێستا بستێ زەی بە ناوی خۆی نەبووە هیچ شتێکی نەبووە بەس گەورەی و سەرۆرێکی بەجێشتۆ بۆ ئێمە بۆ خانەوادە بۆ میلەتەکەی خۆمان و ئێمەش سوپاسی مولایەکەی مەمەش خەڵکی بزانین گوێمان لە دەنگی تۆش بزانین ئاوا نزیکە لێەوەی بەخوا لەوە ئاسیر فەرموو با گوێمان لێ
من تازايا بوشي ما سفا وسفر وسيران دمن شبكم خوايا جان فلك داي بروما بفرقي جوزايان لولا تنبر بواري لكو تباغي باختياري رمكو تباغي باختياري برالك وروق وغزاري اي قولي شندام يا باد ياري اقولي شندام يا باد ياري شتي ولد الله مقرا غمية من نار ممتازة القمية نبرم ما تشيك يا دمية تلقم بقواني عالمي لولا هاتي برم واري رمكو تباغي باختياري رمكو تباغي باختياري فرالك والو وزاري اي قول شندام بدياري وي قول شندام يا بدياري دەستەکانتان خۆش بێ مادوو دەبێت هەزار ڕۆح و دروت خۆشەویستی بۆ ڕۆحی شیرینی هونەرمەندی کۆچ کردو دەنگێکی زۆر باشتان هەیە بەڵام بۆچی هەوڵتان نەیەوە لە ڕێی کلیپێکەوە لە ڕێی وتنەوەی گۆرانیەکانی هونەرمەندی گەورە و کۆچ کردو ئەحمەد شەماڵەوە جارێکی تر بێنەوە ناو ساحەکە و بێنەوە مەیدان وەکو ئەو جارێکی تر گۆرانەکان رو بچڕنەوە وڵی و کلیپوشت ئەوانەمان نییە بەڵامی تو کۆڕ و کۆمەڵ و هەنێشتمانەیە چین بۆ ئەم لاولا لەگەڵ برادری خۆشەویست و ئەمان باشە ئەی خەڵک چۆن بتوانێت گوێرە دەنگی ئێوە بگرێ ئەگەر لە ڕێی سیدی بەرهەمێنانی سیدیەوە نەبێ یاخود لە ڕێی بەرهەمێنانی کلیپێک وڵی خۆی ئەوەش هەر هەیە کەسە تەجیلیەکەن هەموو کەسێ پێ بەڵام کە کرایە کلیبیان کە کرایە سیدی و کاتە بە ئۆرجیناڵ چێتە ماڵەکانەوە یاخود بە کوالیتیکی زۆر باشتر گوێمان لە دەنگیەوە بێ وڵی وابزانام کا کامەران کردێت شتێکی وای هەڵێکتان هەیە دەنگێکی زۆر باشتان هەیە من پێم سەیرەکە زين شلون وەکو خۆمان ئەو جارجارێکە دانیشت هیچ شتێکمان نەکردوان نیشتی بڵین هۆکاری ئەوە چییە؟ والله بڵێم چی هۆکارەکەی چی خۆ ماڵیان نابێ خۆ کوڕە چاکانە مۆسیقانە هەموو ئامادە باشیان تیا بەڵامی تر نازانم لەوە چی خەتای خۆشمانی تیاابێ هیوادارین بیرێکی لێ بکەرەوە وڵی تر خۆ بێ هەروە بێت وانە ئێوە برۆبن بۆ ڕێچکەیە ئین هاوسێکمان ئامادە کردووە پێکەوەی بینین و درێژادین با گفتوگۆکانمان. ئەحمەد شەماڵ ناوی تەواوی ئەحمەد مەحموودە و بە ئەحەی خولەسنەیی ناسراوە لە ساڵی 1923 لە گەڕەشی سەرشەقامی شاری سلێمانی لە خێزانێکی هەژار و دەستکورد لەدایک بووە. لە سەرەتادا دەخرێتە حوجرە بۆ خوێندنی قورئانی پیرۆز ئەو کات حوجرەکان برێوی زۆریان هەبووە لەبەر هەژاری وازی لە خوێندن هێنا و دەستی بەکارکردن کردووە و ئاوارەی شاران بووە.
خەم و کەسەر و مەینەت دەبێتە بەشێک لە ژیانی ئەم هونەرمەندە و هەر لە شاری سلێمانی ژیانی هاوسەرگیری پێکهێنا و چەند منداڵێکی خستۆتەوە کە ئەوانیش جەمال و جەلال و جەزا و شەماڵ و ناسک و بەناز بوون. لە ساڵی 1953دا دەستی بەکاری هونەری کردووە. پاش ئەوەی خەڵک وردە وردە گوێبیستی دەنگی ئەو هونەرمەندە دەبن، وای لێدێت خەڵکانێکی زۆر خۆشیان بوێت لەگەڵ زۆربەی هونەرمەندانی ئەو سەردەمەدا گۆرانی وتووە، وەک خوالێ خۆشبووان، ماملێ و زیرەک و مەردان. زۆرن ئەو کەسانی کە بە ئامێرە مۆسیقیەکانیان یارمەتیاندا وەک هونەرمەندان سمکۆ بەساز و ئومێد ڕەحیم بەنەی و ئیسماعیل بەزەرب و عوسمان کە برای هونەرمەندا بە لێدانی زەرب و تا ئێستاژێکێکە لە کەسایەتیە دیارەکانی شاری سلێمانی و کەسێکی تێکۆشەر و کورتپەروەرە. دەتوانین بڵین ئەحمەد شەماڵ بۆشایەکی گەورەی لە هونەری کوردیدا پڕکردوتەوە تاکە هونەرمەندیشە کە باسی ژیانی خۆی دەکات و زۆر لە گۆرانەکانی ڕنگدانەوەی ژیانی خۆیەتی و چەند چیرۆکێکی هەیە لە شانۆی مەتەدا. ڕۆڵی سەرەکی دەبینێت و حەیرانبێژێکی زۆر کارامە بووە. هەرچەندە ئەم هونەرمەندە لە ژیاندا گرنگی پێنەدراوە، دەبینین لە ماڵاندا کارە هونەریەکانی ئەنجام داوە، بەڵام بەو شێوەش توانیوێتی ئەستێرەیەکی گەشت بێت و لە ئاسمانی مۆسیقا و هونەری کوردیدا. اختار من ضوء عامل يا مكة، اختار من ضوء عامل يا مكة، لشوالي قادر مكة، اختار من واصم اللي بينا. بۆتای هاوکارانم بۆ ئامادەکردنی و بابەتە نزیکین لە کۆتایی پرۆگرامەکە پێم خۆش هەرێکەتان لەیەوە دوا وتەی خۆتان بڵێن بۆی گومان لە ئەو گۆرانەی بێ کە پێکەوە ئامادەتان کردو بۆمان. فەرموو مامۆستاگیان. زۆر سپاسی کەناڵی نارتی دووەکەین بۆم ئەزیێتەی کێشایان هەموو ساڵیات یەکاتەوەم کەناڵە هەزار جار سپاسی. ئێمەش سپاسی ئامادەبوونی ئێوەکەین. سپاسی هەموو لایەکتانەکەین. بە ئەو مزیکانشمان بیر نەچێت کاک جوان ڕۆ کاک سەباح کاکێ مامۆستا حەمید. ناتوانین شتێ بکەین. ئەرە وەڵا بەڕێزن لای ئێمە. دەستەکانتان گەورەن خۆشەویستن. هەموو لایەک ماسەکەین. زۆر زۆر بەخێر بێن. تەوەری ئەمڕۆی ئێوارە پێشکەشکرا بە هیوایەوەی بەدڵتان بوو بێ خۆشەویستی و ڕێز بۆ تەواوی خانەوادەی هونەرمەندی کۆچکرد و ئەحمەد شەماڵ گومان لە دوا گۆرانیە بێت تا سبەی پێتانەگەینەوە ماڵەوە. فەرموو مامۆستا. گەرمەشامی لەو خوارە پێی دەڵێن گوڵە کاوە، گەرمەشامی لەو خوارە پێی دەڵێن گوڵە کاوە، خۆمشێتی باڵات بم بە تلپیر و ئەسحابە، خۆمشێتی باڵات بم بە تلپیر و ئەسحابە، ئەرێ وەی 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 ناز کۆڵی چاجوان بۆخەی سەدێ لالەم دەنیشای وەی بە چۆری چاوی کەمرەی دەبێنە بم دەرێ ماچێنۆ بابێتە سەردای. وەدەڵەمی لێم ناوی تۆ قەد باریکەی چاو هەڵۆ، وەدەڵەمی لێم
خوارە بەچەممە خۆ من چۆمی کەڵێنیم دێمە خوارە بەچەممە لە بەرخۆفی خودای نەبێ وەگیز و بۆی دەگێرم شەمە کاکەداری باڵە بێ کاگە حەمە لە سلێمانی ئەرێ وەی 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 ناز کۆڵی چاو جوان بۆخەی سەتێ لالە من دانیشاوەی بە چۆری چاوی کاورەی دەبێنە بم دەرێ ماچە نۆر بێ با بێتە سەردەی دەبێنە بم دەرێ ماچە نۆر بێ با بێتە سەردەی جاوي بديل يا بكروك اسمان ضلي وازم لبين مالم وانا قلياسان انا وي 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 ناس قولي شاو زوان وقي صدي العالم دانيشا وبشوري شابي كابراي شك بينا ما شكم نوش بباب يتسردي تخوى بينا ما شكم نوش بباب يتسردي أمان وسدامان أمان وسدامان بابا سردمكي راوشي بوم دقرام للراوي راوي خلقاني لكيلو دوار يبو راوي منو بجني باركو زند ببازرو قام كبا مسيلة وبنجة بخنايا بابا لا منو بجني باركو زند ببازرو قام كما مسيلة وبنجة بخنا دكشي شوين درينا براي بقلالة نبونا بين بابا كي بابا كل جايان بيري تاوجان جايان بيري ناس كل جايان